جێبەجێ بکە بیکات وەکو بڵێ مزاهرە یاخود ڕێپێوانێک بۆی کەوا جویان لێبگیرێ زیاتر قەلەقی خەڵک و نائارامەکە گەڕێتەوە بۆ تۆ نازانی بەیانی چی ڕووەدا چی ڕوو نادا خۆتان نەزان وەزعەکەی خۆش نییە بۆ خەڵک و خەڵک گوزەرانی خۆش نییە و ژیانی خۆش نییە بەڕاستی. هۆکاری ئەم نائارامیەت چییە لای تۆ بە بڕای تۆ هۆکارەکان ئەوانەی کە زەقن ئەلبەتە چەند هۆکارێکی زۆرمان هەیە بەڵام ئەوەی کە زۆر زەق و دیار لە ئێستاە وەڵی هۆخەوەی قەیران نییە قەیران دروست کراوە. ئەجنایس ئەو هەر وەک جارانە و بەس چیە ئابڵۆقەیەکی سیاسیەوە خەڵک وەزعی ناخۆشە و سزادانی یەکترا ڕێگنەکەوتی لایەنەکانە بە زەرەری خەڵک تاوا بێ. لە ئێستا تا چەند هەست بە نائارامیە تا بڕێکی زۆر تا بڵێ چۆن بڵێ ئەوە نائارامی بۆچی؟ بۆ جا بۆچی نا بۆ بژێوی بۆ نائارامی کورە سیاسی کورە قەیرانی دارایی هەموو شتێک سواز بۆخوابەست لە ڕێی دوینە تۆزە ئارامی کەمی. لە ئێستا تا چەند هەست بە نائارامیەکەی تا ئەو ڕادەی بێخەوی مەسوولەکان بەرامبەر مام وڵاتە چۆنتر ئەگەر ڕوونتر تێمانگەێنی لە وڵاتێکەی کە هیچ خۆشی کتیانەماوە ئەوەی کە ئاشیبینی هەمووی بەجێ هێڵێ هۆگۆ قسێکی جوانی هێڵێ هەر کاتێک کە دەرگای قوتابخانەکان ئەکرێتەوە زیندانخانەکان داخرێ بەڵام ئێمە دەرگای قوتابخانەکان داخین کەواتە هەموو ئەم وڵاتە بوو بە زیندانخانەکان ئەمەش هۆکارێکی هەیە هەتاوەکو ئەم شەمشەمەی شوێرانە ڕابەرمان بوون هەر بەرەو تاریکیەچین هەر بەرەو تاریکیەچین. فێرە کێیە؟ ئەو کەسانە کە بە چەپڵە گیانمان و بە ئاسمان لە جادی کۆتر کەچی سیرماگە دایناسۆرە دەرچوون ئەو کەسانە بوون کە هەموو کەسێکەڵێ خوا چاجێگە خوا چاکی ناکە نەبێتە گوناحە زاڵم مەزلوم دروستیەکە چەپڵەکانی ئێمە ئێستاش بڕواقی بەوە بەیانی بڵێن هەڵبژاردنە خەڵکی دیایە سوێ ناخۆیانی ئیلا بێکم کەس دەنگبات لە وڵاتی ئێمە کە حیزبەتی ئەکرێت بۆ ئەوە ناکرێت کە بۆ خەڵک چاکسازی بکرێ تەنها بۆتە بنەماڵەیی پێغەمبەر بۆیە کوڕی نەبوو بۆی حکم ئاوا نەمێنێتەوە دەرچووی یاسایە کاکە سیرەکەی گەندەڵیەکە مەلایە سەر بە مزگەوتەکانە سیرەکەی بە دڵی ئەوانە بێ قسە بکە باسی ئازادیەکەی لە وڵاتێکای خەڵک لەسەر خەوە کوژدێ ئەوە کەی ویژدانە باسی ئازادی فرەژنین بۆ کاخۆی سێژنی هەیە دین وەکو سیاست و پارە بەکارێنێ هیچی قسەی ڕاست ناکات لە مینبەری پێغەمبەردان صلی الله علیه وسلم قسە ئاکات کەچی ناوێرێ ئایا باشە و خیرەتی یعنی زۆر ناخۆشە تۆ مەلایەکی ئاینی ئەبینی خیرەتی ئەوەی نییە کە ئەو هەموو دزیا ئەکرێ باشە ئەگەر دینی ئیسلام ئاوایە دین ناوی حەقە ئەوە نییە بەرپرسەکانی وڵات وەکو عومەری کوڕی خەتاب دەرگا بە دەرگاگەڕن بە زەمان پێچەوانیان کردەوە ڕێکی هێدی با بماناتێ تێراگای لە برسی نییە. جەناب و گەنجە نائارامی زۆر نەگەر دایکم و کۆمەڵە کەسی خۆشەویستنەوە ئادەمە بێرەمە جێشتم. لە ئێستا تا چەند هەست بە نائارامیەکەی لە ڕووی دەرونیەوە من داوا لێ برد ناکەم بخاوە لە ناکەم وەڵاهی ئیمانم بە کۆمەڵە شت نییە ئەمە یەک وەکو مەسەلەن ئیمانە بەچی مانم بۆ شتانە نییە کە ساوتریەوە هەمووی لەوە چێت کۆمەڵشتی سیاسی لە پشتەوە بێ و کۆمەڵەشی بۆ ببێنە سەر دەرونی تۆ تا چەند ئارامیت لەوە چە من ئارام بن بەڵام برادەرەکەم دراوسێکم کەسێک ئارام نەبێ چی وای لێ کردی کە ئارام نیت من هە دەرونیان ئارام بۆچی ئارام ئەم بارودۆخەی ئێستا دەگوزارێت تۆی نائارام نەکردووە لەبەرەوەی کە خەڵک و خزم و برا و کەسی نارام کردو مشێت نارام کردووە تەمان میشی نارام کردەوە بەڵام من چی بڵێم لەوە چی بە من نەکرێ چ شتێکەیە من بیکەم و نەتایجێکی هەبێ ئەم دۆخە تۆی نائارام نەکردووە ئەوەی کە ئێستا دەگوزارێت ئەوەی کە خەڵک هەست دەکەیت بەرەو ڕاوەستانە ڕوات وەزعی خەڵک ژیانی خەڵک تۆی نائارام نەکردووە تا هیچ شتێکی وایە لە بنە ڕووی نییە ناسام هۆکاری ئەمە چیە سوپاس بەخوایی ئەوەیە کە تێریت ئەوەیە کە کێشەت نییە هیچیە پێمان بڵێ تقریبا ناتوانین بڵێ پەیوەندی بۆ هەوڵانەوە هەیە کە خۆمەیم بەڵام تا ڕادەیەکی شێرەوەی ینی زۆر بیر لە شتانە ناکەمەوە ینی زۆر گوێی نامێ بۆ شتی لێ خەوێنی بە ناچاری ینی نەک بە ناچاری بەزەوەی گوێی لێ ناگەم ینی زۆر گرنگ نییە لام شتەکە لە ئێستا تا چەند هەست بە نائارامیەکەی سەیسا چۆن بۆمان ڕوونکەرەوە بۆچی ئینە کە سابە دێ و نەئیژێ و نە گەنج لێرە ماوە ئیتر ئارامی چی هەبێ داعەشە پەلاماری کوردستانەیە و پێشمەرگە شەڕەکە و خۆیان بە کوش بۆچێ هیچ ئارامی لە وڵاتایە نییە ئەوەی ئەیکا دوو حیزبەی خوات و تاوە
ئەو تیشێتێ بەرە دەگە پرسیارێکم لێت هەبێت بۆچی گیرفانی نییە پێویست ناگایە بێ لەبەرچی خۆ کەسابەت نییە پارە نی بخیتە چی و پارە تۆ نەئارامی سەیسە ئەوە تا من تەلەبێکم 27 مانگ داوامە بەحساب من داوام نەگەم لەوانەیە وەساقە بڕوا بگاتە مانگی 11 وایەوانی بۆلی چەندی شەشم ئەم دووەم ساڵمە خۆمێشتۆ پۆلی شەشم ینی هیچ من مانگی 11 داوام کرێ پۆلی شەش فریان ناگەی بەڕاستی منهەجە زۆرە مامەسا مەحاشی نییە هیچ شتێ بێ مقابل نییە مامەساش تەقەبولیەوە ناگا بێ دەرسی پێ بڵێتەوە بەلاش بەڕاستی ئێمە لە وڵاتێکا ژین دوو مافیای گەورەی تایە هیچیان پارتیەکێکیان یەکێتیە نەگە دایکم و کۆمەڵە کەسی خۆشەویستنەوە ئادەم لەگوێرە مەجێشت بەیزنی خوا ڕاپەڕێنی سەر تاسەری بێت ئیشت چێتۆ من دوکانم ێکاسم سلامت بی ئەلێ ئێستا تا چەند هەست بە نەئارامی ئەەکەی وڵی وەزعەکە هیچ نازانم خەڵک زۆر دڵی خۆش نییە بم وەزع نازانین بەیانی چی ڕۆیە هەر ڕۆژ و شتێکە نازانم ڕژەیەکی لە بای مزارەیەکە دنیا وای لێ وڵی وای لێ و معاش نییە وەزعەکە زۆر خراپ بوو هەرەوەیە شتێکی تر نییە تا چەند هەست بە نەئارامی دەکەی وەڵی زۆر هەست بە نەئارامی دەکەم هایم بلم بێئیشی و بێکاری و بێمەعاشیە زۆر خەڵک ناڕەزایی دەرەبڕێ کاری ئەمە چییە؟ وەڵا هۆکاریەوەیە حیزبەکانە حیزبەکان چی بۆ نەمونە بمان باسکە حیزبەکان ڕێ ناکەون لێوە پارتی حکوومەتێکە لێرە وێشێتی حکوومەتێکە لێ گۆڕا حکوومەتێکە تا چەند ئەو نەئارامیە ترس و دڵڕاوکەی لە دڵ دروست کردووە وەڵی ترس و دڵڕاوکێ بە زۆر نەکەر من بە تایبەت ئەم شارە بە عام خەڵک زۆری ئەترسێ و دڵڕاوکی هەیە با بۆنەی ئەم وەزعەوە کە ئەم دوو حیزبە دروستیان کردو بۆ ئەم خەڵکە دووە پەیامە چییە؟ وڵات دوا پەیامەوەی شاڵام بەیانی بەیزنی خوا ڕاپەڕێنی سەر تاسەری بێت مرۆڤ کە نەئارام بوو چی بەسەر ژیانی و چی بەسەر دەرونی دادێ ئەڕوخێ ئینسانیش کە ڕوخا کۆتایی ژیانە کۆتایی هەموو شتەکانە دوێ بە ئەزانی چۆن ئەزیز تۆ لە ئێمە لە وڵاتێکە ئاژین هەرچی لەسەر باس بکەین هەرکەمە هەر چۆنێ بڵین جارێت تۆ کەلیمەی کورد لە کورتەوە هاتووە کورت ئەهێنێ کورتی ئەهێنین لە ئێمە بەدەست دوو مافیا شوین زیاتر کورت بووینەتەوە کورتی زیاتر ئەهێنین لەبەرەوە هەر تەسەورەکەی 25 ساڵە ئێمە ئەم شتانە ئەڵین ئەیڵێنەوە ئەڵین ئەیڵێنەوە و ڕۆشنیش حەل نییە ڕۆشن حەل نییە هەر کەس بڕوا خراپەکە بەڕێی من کەس نەڕوا کەس لە شوێنی خۆستێ ئەگەر یەکی بەردێکیش بەهاوین بە پیاوانە توانای هاویشتی ئەم بەردە بەسیتە تواناکە ئەگەر بڵین بەڵام بیاوە لە شوێنی خۆتەوە بەردێ بەهاوە کردە پەرشیمان بە بیکە و پەرشیمان بەرەوە ئەگەر بەدیل نەبوو قەی ناکەم ویمێ تۆ کردوتە پەرشیمانی بەس ئەگەر نێکێ لە شوێنی خۆدا بنیشیت شتێکی زۆر خراپە بڵێ هیچم نەکردو نەبانەیکەین با وڵات نەشێوێ با کوردستانێ نە بیکە و پەرشیمان بەرەوە لێ قەیچەکە بەڵام نێکی شتێکی خراپەکەی بەڕێی من هەر کەس ئەگەر هەستی بە نەئارامی کرد با نەئارامتر بێ چاوەڕێ ئارامی مەکە ئیلا ئەبێ بە زەخت بیسێنی ئارامی تەواو نییە شتی وان نییە بە بڕای تو هۆکارەکانی نەئارامی چین وەڵاهی لەم ڕۆژگارە زۆر زۆرن مەسەلەن تۆ ئەگەر چەند نمونەیەک بە من بڵێ ینی یەک لەوانە ئەمڕۆ قەیرانی بێموچەی ئەمە نائارامێکی دروست کردووە بێژگە لە قەیرانە سیاسیەکەش لەولاوە بۆستێ ئەگە مرۆڤ نەئارام بوو لە ڕووی دەرونیەوە هەست بە چی دەکات چی بەسەر ژیان و گوزەرانیدا دێت وڵی کە ئینسان نەئارام بوو هەر بۆ خۆی ژیانی تێکەچێ بە تەدریجەن ژیانی تێکەچێ تۆ کە ئێستا دەرونت نەئارام بوو کەچی تۆ ماڵیشەوە لە ماڵیشەوە هەر مرتاح نیت یعنی دانیشتێکی یعنی تااقەت بێ تااقەتی یعنی ئەو ڕۆخۆشەشت نییە لە ماڵ لەگەم ناڵەکان دەسەرێکی لە ماڵیشەوە هەر نەئارامی کە تۆ لە دەرەوە من بێپارە بووی بێموچە بووی نائارام بووی لە ماڵەکەشتا ژیانت هەر ناخۆش قەناعەتی بەڕێز هۆکارەکانی نائارامی لە ئێستاە لای تاکی کورد زیاتر چییە؟ وڵی ژیانی مرۆ لەسەر چییە؟ لەسەر پارەیە لەسەر موچەیە موچەش نییە کە نەبێ هۆکاری یەکەم ینی بەلای منە ئەوەیە کە موچە نییە پارە نییە خەڵکی زۆر شکە بیت تۆ پارەی پێ نییە کە وەختە پارەی پێ نەبوو ژیانی ناڕوا بڕێ تۆ مەسرەف تێ ڕۆژانە پارەت هەیە تۆ وەکو گەنجە نائارامی ئای بە تاکی دەرەوەڵا کاتێک کە مرۆڤ نەئارامە بێت چ گۆڕانکاریەکی فیسیۆلۆجی بەسەر دەرونی دادێت
وەچ گۆڕانکارێک بەسەر ڕەفتار و هەڵسوکەوتی دادێت والله بێتاقەت دەبی فسیۆلۆژیان بێتاقەت دەبی و شەکەت دەبی و اینجا هەڵسوکەوتیشت ناخۆش دەبێ و لە ئیش و کارکردن و تعاملت خۆش نابێت لەگە خەڵکی و ڕنگدانەوەی دەبێت لە ناو بازاڕ و لە ئیش و لە معاملەی خۆتدا حەز دەکەی کە تۆ ئەنی کێشەیەکت هەیە زەختێک هەیە لەسەرت بێتاقەتی ئەو شتانە زۆر دەور دەبینێ پێدوانیە مرۆڤ کەنە ئارام بوو ڕەنگە تووشی کارەسات و تووشی لادانێشی بکات زۆر جار تاکید هەر خۆی زۆربەی کێشەکان زۆربەی حاڵەتە ناتەبیعیەکان لە نائارامیەوە سەر هەڵدەگرێت هەتوو کە خەڵک نائارام بوویتە پەنادا بۆ شتی تر وردەوە شتی گەورەتی لێ پەیدا دەبێت ئەنی ئەو کەسەوە هەز دەکاتکەوە وردەوە دە بەرەو شەڕانگێزی و بەرەو ئەو شتانە دەڕۆ پەیامە چییە؟ والله هیوادارم ئەو وەزعک بەڕێتەوە پێش و وەکو جارانی لێبێتەوە خەڵک وەزعی باش بێ خەڵک موچەی هەبێت و ئەوانەی کە موچەشیان نییە حکومەت شتیشیان بۆ بکات موچیان بۆ تەرتیب بکات ئەجینا بەخوا وەزعی خەڵک ناخۆشە بەڕاستی زۆر ناخۆش باشە مرۆڤ کەنە ئارام بوو بە بڕۆی بەڕێزت هەز بە چی دەکات لە ناخەوە چ گۆڕانکاریەک بەسەر جەستە و بەسەر دەروون و بەسەر ڕەفتارەکان نادێ نائارامی بەس بیرکردنەوەیە ئاین بەس تووشی بیرکردنەوە دەکات بە هەر بارێکا بێ هەیە هەندێک کەس بە باری باشە هەندێک کەس بە باری خراپە یعنی ئەوەی کە ئینسان ئیرادەی هەبێ ئەو کات بۆ دەرەکەی کەس بیرکردنەوەکانی بەکامدایە گرێت دەرونی بەتاکید سەراست بۆ گەنجە نائارامی نائارامی بۆ کارەکانی نائارامی لای تۆ زیاتر بۆ چی گەڕێتەوە ئەزانین چۆنە هۆکاری خەڵک کە ئەم وڵاتی بەجێ هێشتووە ئەی بەو قسەیە یعنی لێرەوە من بیکەم گەنجی ئەم وڵاتە کە ڕۆشتووە بەتەمای ئەوەیە نییە کە وەکو ئینسانی وەکو ئەوروپی بژی ئەو ئێوە وەکو مافەکەی وەکو مافی پشیلێکیە بێ خەڵک وای لاو لێرە بێزار بوو یعنی هیچ مانایەکی بۆ ئینسانیت نەماوە کاکە بڕەوە تا ئەم خەڵکا کوژدەی هیچ پێشمەرگەی قوربەسەرەوە تا ئاکوژدێ شەهید دەبێت بەرپرسەکەی لەگەڵ داعشا بازرگانی نەوتەکە ئەنی خەڵکی فەقیر نازانم بۆ بێ ناکەنە بەتەمای چین لە ژیانە ئەوانەی کە بە ئازادی قسە ناکەن خوایەک هەیە یعنی کە بەتەمای چین مەسئولانە وڵای ڕۆژە دێ نە قەبرە حیمای هەیە نەکردنە گیرفانی هەیە نە سەروەتە وەفای هەیە وا من و پەنجای وەکو منێکوش ئەی بەخواڵی چی ئەگە باوەڕە بەوە نییە ئەی ئینسانیت کاکە میلەت چی بکە باشە میلەت ئەمە نەکەن یا ڕۆژەیەشی جاداگرەیەکی ئەوانە وەکو پیاوە یا یەک جار ڕاماڵین یا ئەوە تا یەک دیکتاتۆرمان هەبێت و لە سایاب حەسینەوە بۆی ئەوە تا ئێستا بەداخەوانی بەشداری ڕاپەڕی ناکردەوە خۆزگە ئەخواستم مەکاتی سەدام ئیتر پێم بڵێ خەباتی شاخی چی بەم نەفرۆشی باسی چی بۆ منەکەی لە پڕێ بوون بە کوڕێ بە چی آخر هیوادارم ئەو میلەتەش ئەوەنە لە خەوی خەفڵەتە هەڵنەسێ ئەوەنە بە باقوبەریقی دوژمنار یعنی شتێکی بێمانایە بێمانە تۆ یعنی گەنجێ بی بێ ئومێد بی ئەوە شەرمەزاریە خەڵک شەهید بکرێت کەچی ماڵ و مناڵەکەی ئێستا شەرەفەوەی کاکە ماڵ و مناڵەکە هێڵی برسی بێ لەگەر ڕێزمە نیشتمانە دەمێکە فرۆشراوە ئەگەر ئەم نیشتیمانە بۆکو مەلای لاتۆ 50 ساڵەوە تورکیای ڕەتێنێ ئەوە کەی نیشتیمانە ئەمە بەخاکی خۆم ێزانم وڵا بەخاکی خۆمی نازانم ئەو کەی قسەیە بۆ منارە بێ خواردنی فەقیری سێژەمەنان و ماس بێ بۆ ئەوێ بە مەزەی مەشروب بکەین با ئەوی ژۆک مستێمان لە ڕزالەدا بژی منیش ئامادەم یا ئەگەر ئەوی ژۆک و چەرچل کوڕەکەی گیرا لە بەری جەنگا بڵێ دیل بەدێ فەرقی نییە منی چەگەڵەگرم بەس قەت ئاوا ئامادە نیم بۆچی بیکەم شێ پێزانە فارس وتێکی جوانی هەیە ئەڵێ باران دڵۆب ئەوارێ کۆ ئەبێتەوە دەریاک پێگەێنێت باشە جەنابە دڵۆ پێگیت لەگە چەند دڵۆپێکی ترا یەک بگریت پێدوانێ شتێک پێک بێت شتێک پێک دێ ڕابردوومان هەیە تەجروبەمان هەیە ڕابردوومان هەیە کوڕی خەڵک کۆمەڵی کوڕی خەڵک لەوێ ئاکوژرێ کۆمەڵی خەڵک مستەفی دەبێ بەرلاڕەیەکی سیاسیە بدرێ لەوە چێ وابێت بەڵام من وەکو خودی خۆم لەوە چێمانم بە کۆمەڵش نەبێت ئێستاکرێ چکە ڕابردوومان هەیە لەگەڵیانە لای تۆ هۆکاری نەئارامی چییە؟ زۆر شتە نەمونە یەکێکە لەو شتانە باری دارایی یەکێکە لەو شتانەی کە خەڵکی نەئارام کردو باری سیاسی باری ئەمنی هەمووی ئەمانە نائارامی بۆ خەڵک بەڵام لەوە چێ من ئێستاکە لەم دەقەیە بڵێم خۆمم ئارام کردووە لەوە چێ هەر خۆڕاگریش بێ لەوە چ واژ نەبێ کەڵم وەڵام من ئارامەوە بەڵام من ئەڵێم ئەم هەموو مقابل و کۆمەڵەشتە بەلاڕێە بۆ پڕکردنەوەی یا بەرنامەیە یا بۆ لە مستەفیدی کەناڵەکانە لەبەرەوە لەوانە کۆمەڵش دواب کرێ مرۆڤ ئەگەر نەئارام بوو لە ڕووی دەرونیەوە هەست بە چی ئەکات؟ نائارام بۆتر ئەوەیە یعنی
طبعا یەکێک نائارام بێ هەست بەوە کە پارێزراو نییە، هەست بەوە کە ژیانی تەمینی نییە، تا ڕادەیەک پەیوەندی بە بارودۆخەکەەوە هەیە کە تیاتی نائارامی جۆری هەیە، ینی نازانین بیبەستیتەوە بە کام لایەنەوە. کاتێک مرۆڤ هەست بە نائارامی دەکات لە ڕووی دەرونیەوە هەست بە چی دەکات و چ گۆڕانکاریەکی فیسیۆلۆجی لە دەرونی لە ڕوخساری لە هەڵسەکانی ڕوئەدا ترس دەوری هەیە زۆر، یعنی ئەگەر نائارام بێ و کاتە هەست بە ترسێک تا ڕادەیەک کەسەکە ترسێ. ئەمە شەر پەیوەندی بۆ هەیە کە وەک وتم ژیانی پارێزراو نییە لەبەر هەست بە ترسەکە. بەس وەکو خۆم نا زۆر جۆم لێ نییە نازانم. نائارامی مرۆڤ ڕائەگرێت لە ژیان، نائومێدی زیاتر ڕایەگرێت، ینی طبعاً و دوانش پەیوەندیان بەیەکەوە هەیە، کێشێ نائارام بێت نائومێد دەبێت، نائومێد بووتە دوایەوە ڕەشبی نەبێتە دوایەوەتر ژیانی وەستێ، کە ڕەشبیم و گەیشتە لایەن حاڵەتی ڕەشبیم بوونێتە تاوە ژیانە وەستێ. پێ دوانێ زۆر جا مرۆڤ بۆ هۆی نائارامیەوە تووشی کارەساتە بێت، تووشی لادانە بێت، تووشی هەڵچوونە بێت، تووشی غەڵەتە بێت. خۆی سەیری کە وەکو وتم نائارامی و نائومێدی و کاتە بە ببین نائومێدیەکەەوە تووشیەوە بێت کە لابات لەو ڕێگەی کە با بڵێن خۆی لە ژیانێ دایناوە کە ئینسان نائومێد بووتر هەموو شتێکات، یعنی پەناباتە بەر هەموو شتێک. ئەگەر هەستی بە نائارامی کرد با نائارامتر بێت، چاوەڕێی ئارامی مەکە ئیلا ئەبێ بە زەخت بیسێنی ئارامی تەواو. بەتەمای چین مەسئولانە وڵی ڕۆژێ دێ نەقەبرە حیمای هەیە، نەکردنە گیرفانی هەیە، نەسەروەتە وەفای هەیە، وا من و پەنجای وەکو منێکوش ئەی بەخواڵی چی؟ سیاسەتی دوو دەسەڵاتە دوو بنەماڵەیە و ئیتر سیاسەتی قۆڕخکردنە مەعاژەیە نە هیچ هەیە، هەتارەوە نییە زیاتر نییە. ئەمانەش زوو حاجێکن لە زوو حاکانە، جاران فیرعونێکە بوو ئاەتێکی قورئانی لەسەر دابەزی، بەڵام ئێستا بە فیرعونمان بۆ دروست بووە. کاتێک کە تۆ نائارامیت لە ڕووی دەرونیەوە هەست بە چی ئەکەیت؟ وڵای تر فشاری دەرونی زۆرە، ئێستا من یەکێک گەنجێکم کە سابەتەکەم مەکتەبەکەم هەتر خۆ هەرەوە نییە زەخت لەوە زیاتر چییە؟ جا لەخوا فەزیاوێ لە وڵاتی کشاین نازانم لە بچی گەنجی تیانەما خۆ بە ناشکری نەبێ. کاتێ مرۆڤ نائارام دەبێت گرنگی چییە بۆ ئەوەی کە تووشی هەڵە نەبێت، تووشی لادان نەبێت، تووشی هەڵچوون نەبێت، تووشی کارەسات نەبێت؟ وڵا بێ هیچ گرنگتیە نییە بەجددی تۆ شتێکی وەکوا بێ موادێکی ستۆک بینی دانی بە بەسیترین شلانە بتەقێتەوە، هێوایە تۆ هیچ نە زەمانێکە هەبێنە هیچ بەجددی کەمترین شلانی عەسەبی بی تا بەم ڕۆژگارەوە تا عەساب ئەو بازاڕی جارانی بینی 2012 و 11 و ساڵانی پێشسێریە بازارە چۆڵەکە. چی وای کرد ئەم دۆخە بقەومێت؟ وڵا سیاسەتی دوو حیزبی چکە چۆن ڕۆنتر بێ ما بڵێ؟ سیاسەتی دوو دەسەڵاتە دوو بنەماڵەیە و ئیتر سیاسەتی قۆڕخکردنە مەعاژەیە نە هیچ هەیە، هەتارەوە نییە زیاتر نییە. خەتای میلەتە؟ یەک دەنێک خەتای حکومەت نیە، خەتای میلەتە. میلەت چی بکە باشە؟ میلەت با هەستێ هەستێ چی بکە؟ هەستێ حەقی خۆی وەرگێ. ئێستا من مەعاشخۆرێ بم قوبوڵ ناکەم، ئەلەو دوکانە و دوکانی براکەمە قوبوڵ ناکەم بێ پارێشی بۆ بکەم. چۆن قوبوڵی نەکات چی بکە؟ ناسێ سەر بێ حەقی خۆی وەرگێ، بە شەڕ بێ بە سیاسەت بێ، تا سیاسەت قوبوڵ ناکرێ ئەبێ بە شەڕ بکرێ. مرۆڤ کاتێک کە نائارامە بێت لە ڕووی دەرونیەوە هەست بە چی ئەکات؟ چ گۆڕانکارێ بەسەر دەرونیایە، بەسەر ڕەفتاریایە، بەسەر هەڵسوکەوتی دادێ؟ وڵای تەبعەن و کەسە مشەوەشە بێ وەزعەکەی تێکەچێ نازانێت چ بکە، یعنی چ لە شوێنە گۆوار نامرتاحە، یعنی شوێنی گواژ نێ بچی بێ وڵای کاکەس من لە شوێنێک جێوێ گۆڕم شتێکەکەم، یعنی مرتاح نی بەڕاستی نازانین چی، هەر ڕۆژێ شتێکە، ڕۆژێ کارەبانی، ڕۆژێ ئاو نییە، ڕۆژێ نازانم شەڕی داعاشە، ڕۆژێ یعنی ئیتر ئاوایە وەزعەکە، ڕۆژێ مەعاشێ، ڕۆژێ نییە، هەرێک ڕۆژێ شتێکە. تۆ نائارامی؟ منوکو خۆما چکە ساحب دوکانم لا ناو شتێ بێ بە ئاین دوکانم تاڵان کرێت، هیچ زمانێک نییە، یعنی زمان چییە بۆ تۆ؟ یعنی ئەترسی هەموو شتێکە ترسی، یعنی تۆ ئەڵێ بەیانی خۆیان چییە بێ، بەیانی شەڕە بەردە بێ، بەیانی مزارێ بێ، ئەتر نازانین چییە بڕۆیە بەیانی، یعنی ئێستا من خۆم لەوانە احتیمالی بەیانی دوکان نەکەینەوە، چکە خەڵک ئەڵێ نازانم وەزعەکە وا بێ و احتیمالی خراپ بێ و ئاوایە. زۆر باشە. دۆپەیان بە چییە؟ وڵای دو پێم ئەوەیە داوا لە حکومەتی هەرێمەکەم داوا لەو حیزبانەکەم ڕێکەون ئەم خەڵکە بە ئەوە چیتر لەم دڵ ڕاوکیان نەبێت، یعنی داواکاریم هەرەوەی وەکو هاوڵاتیەک داواکەم لە حکومەتی هەرێم بە تایبەتی لە کاک مەسعود لەگەڵ حیزبەکانی تادانیشتن کۆبوونەوەیەکەن ڕێبکەون و ئەم شتە کۆتایی پێ بێنێتەوە ئەو خەڵکیش نائارام نەبێ و بەڕاستی وەزعەکە زۆر خراپە، یعنی بەڕاستی خەڵکی وەزعی خەڵک زۆر خراپە. چاوەڕوانی چی دەکەی لە وەزع؟ وڵای من هیچ چاوەڕێکی نازانم، چاوەڕێ هیچ شتێکی باش ناکەم، نازانم هیچ شتێک دیار نییە، یعنی ڕوون نییە بۆ کەس چییە بێت، نازانی بەیانی حکومەت ئەم حیزبانە کۆبنەوە ڕێیەکەون، نازانم خەڵکە مەزارەکە چی ڕۆیە، خەڵکی فەقیرە کوشتێ ئایا شتێکی خراپ ڕۆیە نازانم. کاتێک کە مرۆڤ نائارام بوو لە ڕووی دەرونیەوە هەست بە چیەکە؟ وەڵا حەز بە هەموو شتێکەکە، هەموو شتێ وەکو چی؟ ناخۆشی؟ بێتاقەتی، ناخۆشی، هەموو شتێ. باشە. گرنگی چییە بۆ ئەوەی کە مرۆڤ کاتێ نائارام بوو تووشی هاڵە نەبێت، تووشی کارەسات نەبێت، تووشی لادان، تووشی کێشە نەبێت؟ ئەوەیە سەرۆکە بێ لەگەڵ خەڵکا بێ،
معاشی بۆ دابینکە شتی بۆ دابینکە لە ڕێی ئارامی و لە ڕێی هەموو شتێکەوە بێ معاش شتی بۆ دابینکە وەزعی خەڵک زۆر خراپە چاوەڕوانی چی لەم دۆخاک وەڵایەتر هیوادارم بە خۆیانە بچنەوە چاچی بن یا خەڵک دڵی تاقی چی ئەکا خەڵک وەڵا خەڵک لە دڵەوە ێسا من لە دڵەوە پێم ناخۆشە های کرێسیم و داما و هەموو خەڵک وایە دوا پەیامە چییە دوا پەیامەوەیە بۆ سەرۆک بیرە لەم خەڵکە کاتەوە با ئەم خەڵکە ئاوای لێنێ ئەگەر بیری نەکردەوە وەڵایەتر ئەگەر بینی نەکردەوە بێ واز لە پۆست و پایە بێنێ ئەگەر وازینایی لە پۆستۆ پلۆپایە ئێوەیە خەڵکە لەسێت و مزاحراکرێ و لایە بن مەزوەر لەگەڵ ئەو تەیە کە دەڵێن ماف دەستێنرێ نادرێ لە 100% شتێکە لە ماڵی خۆش تاوایە لە کۆڵانەکە تاوایە بە لە وڵاتەکە تاوایە ماف هەروواوە لە دنیاە ماف هەروایە خۆت نەیسێنی کەس نییە بداتێ پێدوانێ مرۆڤ زۆرجەکەنە ئارام بوو تووشی کارەساتە بێت تووشی تونوتیژیە بێ تووشی هەڵچوونە بێت تووشی لادانە بێ خۆی شتێکە لێرە قسێکی جوان هەیە ئەڵێ ئینسان بەبوونی نائارامیەوە تووڕە ئەبێ وانە کە تووڕە بوو تووڕەبوونیش دەماری گرژی و شێتی پێوەیە وانە ئینسان کە شێتیش بوو بەرەو گرژی و تووڕەبوون شێتیش و عەقلیش لەدەستەدا وانە ئینسان کە عەقلی دەستدا کارەسات دەبێت تووڕەیی شەڕە بێت ئاژاوا ئەبێت من خۆم تەجروبەم هەیە لەسەرەوە جار وایە تووڕەبوومە بە ڕێگای ڕۆم خەڵک سەرەکەی ینی سیارەت پێ دەستشکێنە بەسەردا تۆ لە بەرۆی کە تووڕەی لێ قوبڵ ناکەی تۆش وەگەڵ دەستشکێنی بەسەرەوە ئەوە هۆکاری تووڕەبوونەکە و گرجەکەی کە تۆ نائارامنی لە ئێستاە وەڵاهی زۆر نائارامم بەڵام توش بەخوای گەورە دوا پەیامە چییە وڵی دەپەم ئەوەیە ینی ئەبێ ئەو کەسانی کە بەتەمان مەسەن ڕێپێوان بکەن لە سەجادا کارێ بکەن بە بۆنەی ئەوان و خەڵکێکی جێرە شێوێن بە عقارێکی خراپیان نەبن کە بەسەر ئەو خەڵکیا بشکێت و کاچێتە سەجادە بە شێوەیەکی سەرمی ماسەن بە شێوەیەکی ڕێگوپێک بەتەما مەسەن داوای موچە یا داوای چاکسازی بکات یان خەڵکی بتوێنێت ئێمڕۆ ینی هەمووی چاگن نییە خەڵکێکی لەو کاتە دەرفەتە بێ خۆزێتەوە مەسەن شتێکەکە بەسەری چێترا ئەشکێتەوە هیوادارم ینی کارەکە نەگا بە شێوەیە لەو شێوانی کە کوشتن و بڕین و با بڵین ئاڵۆزی وای تێ بکەی کە خەڵک تووشی کێشەکە و مەشاقت بێ با لە ئێستا خراپتر نەبێ خۆم ئەم جارە بینمانە کە ڕێپێوان کرا سەجادەکانە کوڕی چەند کەسێکتیا چووە و باقێکی چۆتۆ ماڵەکەی خۆی هیوام وایە دووبارە نەبێت ئەو شتە وەکو جارەکانی تر کە کوڕی چەند کرد ماڵێک چەند کەسێک تیا ئەچوو ناخۆشەکە بۆ چەند ماڵێک یعنی تەنها ئێستا ژیانی ئێستا لە کوردستانە ئێستا تەنها لەسەر درۆیە بناغی درۆ یان درۆژ گەورەترین هۆکارە بۆ نائارانی وعدی درۆ تەبعاً دوا پەیامە چییە دوا پەیام چی بێ ینی بەس داوام لەخوایە هیچتر ئاین پەیام بەس ئەوەیە کە خوای گەورە مەزە چاکان پشت بە کەس نەبەسین نە لایەنی سیاسی نە ئابووری نە هیچ چاکی ناکە خوا نەبی چێ چاکی ناکە دوا پەیامە چییە دوا پەیام ئەوەیە ینی خوا ئەوەی کە دروستمان کردووە خوای یارمەتی ئێمە یاوە بە چەندین ساڵەمە دروست بووە بەڵام بە چەند ساتێکیشە ڕوخێ هیوادارم پەنجەی هیچ ڕۆڵێکی فەقیر خوێنی لێ نەیە پشتیوان بەخواش ئینشەڵڵا بەس خوای گەورە فەرمێت ئەوەی کە خۆتان گۆڕانکاری نەکەن کە قە دروست نابێ ئەمانەش زوو حاجێکن لە زوو حاکانە جاران فیرعەونێکە بوو ئاەتێکی قورئانی لەسەر دابەزی بەڵام ئێستا بە فیرعەونمان بۆ دروست بووە لە سایەم ئەمن و عەدالەتی کە باسی یەکەن بێمانە فرۆشتنەوە دیموکراسی دوا پەیامە چییە والله تەمەناکەم ئاشتی بەرقەرار بێت تەمەناکەم ئەو خەڵکانەی کە ئێستاکە بوونە هۆکاریەوەی کە ئەم وەزعیان والێکرد و بە خۆیان نابچنەوانێ و تەمەناکەم ئیتر لێڕژاوازان پارەکانیان بێتەوە بۆ ناو خەڵک دوا پەیامە چییە وڵی دوا پەیام تر هیوادارم بارودۆخەکە ئاسایی بێتەوە خەڵک ئەو ترس و دڵە ڕاوشەی نەمێنێ و هیچی تر دوا پەیام ئەوەیە کەس چاوەڕێی دەستی پارتیۆکێتی نەکا پشتی ئۆپسیسیۆنەکەی ئەوڵ بگرێ خەڵک ئەو سێ حیزبەکەی کە هەن هەمووی بڕژێتە سەرجادا جا ئەگەر لە چەقۆیەکەوە لە بەردێکەوە لە ئارویزیەکەوە هەرچی پێ بیگرێتەوە دو حیزبە پەیامەکانی هاوڵاتیان بەو جۆرە بوو کە بە شێوەیە گشتی هەمویان لە ئێستادا نائارامن بەهۆی ئەم بارودۆخە سیاسی و ئابوورەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە دەگوزارێت بەهۆی سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان هاوڵاتیان پێیان وایە
کاتی ئەگەر گیرفانی پارەی تێدا نەبوو بەچی ئارام بێت ئارامی مرۆڤەکان بەسراوە بە داهات و بژێوی ژیانەوە لە ئێستادا بۆیە هاوڵاتیان بەگشتی پێیان وایە نائارامن مرۆڤیش کە نائارام بوو بەڕای هاوڵاتیان تووشی لادانە بێت تووشی کارەساتە بێت تووشی هەڵچوونە بێ تووشی دەمەقڕا بێ لەگەڵ خەڵکیدا هاوڵاتیان پێیان وایە لە ئێستادا هیچ شتێک بۆ ئارامی نەماوەتەوە مرۆڤەکان نازانن ئەمڕۆ یا سبەی یا دوو سبەی چی دەقەومێت و چی دەگوزارێت لە هەرێمی کوردستانە بۆیە ئێمە هیوادارین مرۆڤەکان زوو ئارام بنەوە دوور بن لە هەر گیر و گرفتێکی دەرونی دوور بن لە هەر فشارێک دوور بن لە هەر بەڵاو موسیبەتێک کە لەم کوردستانەدا ڕوو بدات هیوادارین حکومەتیش ئاگای لە حاڵی هاوڵاتیان بێت بەرپرسانی هەرێم بە خۆیاندا بچنەوە بۆ ئەوەی دەرونی مرۆڤەکان ئارام بێتەوە ئێمە لەمە زیاتر ناڵین پەیامەکانی هاوڵاتیان بۆ گواستنەوە هیوادارین چارەسەر هەبێت لە هەر لایەکەوە بێت بۆ ئارامکردنەوەی ناخی هاوڵاتیان پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت